بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو عزیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ڕێژەی کرێچێتی لە هەرێمی کوردستانەکەین بە پێی دوایین ئامار کە لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە کە سەرژمێری بوو لە تەواوی عێراق خرایە ڕوو بزانین ڕێژەی کرێچێتی لە هەرێمی کوردستان چەندەیە. باش کرێی تایبەت ئەوانەی کرێچی تایبەتن هی خەڵکن لە 121.59 لە کرێی تایبەتان. کرێی حکومی هەندێک باڵەخانە هەیە، هەندێک خانوو هەیە هی حکوومەتە خەڵک پارەکەی ئەدا بە حکومەتواتە کرێچی حکوومەتە کە ئەمە زۆر کەمە لە 0.69 بێ بەرامبەر ئەوانەی بێ بەرامبەر لە خانوو یا لە باڵەخانەیەکی کرێدان لە 7.56 هەرچەندە بە بڕای من ئەمە تۆزێک لە ڕاستیەوە دوورە لەوە چێەوە بابەتێک بێ کە ئەوانەی ساحەبی مڵکن ساحەبی خانوون بە کرێچەکانیان وتۆ لە کاتی سەرژمێریە بڵێن ئێمەمە خانووی برامەنە هی کەس و کارمانە بەبێ بەرامبەرتیان بووی کە با بڵین لە هەندێک باج و ڕسومات بەدوور بوون پێچێ ئەمە زۆر دقیق نەبێ بەڵام بە پێی دوایین سەرژمێری بەم شێوازێکەوە بێ لە 121 کرێی تایبەتە حکومی 0.69 بێ بەرامبەر 7.56 گەر هەمووی کۆکەینەوە تقریبن لە 130 دانیشتوانی هەموو هەرێمی کوردستان کرێچین. باش بابینە سەر پارێزگا بە پارێزگا. پارێزگای سلێمانی هەڵەبجە پێکەوە لە 117.7 کرێی تایبەتە. کرێی حکومی لە 0.72 بێ بەرامبەر لەم دوو پارێزگایە لە 109.25 ئەوانن کە کرێچین بەڵام پارە نادەن لە بەرامبەر کرێکەدا. بینە سەر پارێزگای هەولێر لە 125.7 کرێی تایبەتە لە 0.74 کرێی حکومیە بێ بەرامبەر لە 106.37 لە هەولێریش. بزانین لە دهۆک چۆنە لە 120.94 کرێی تایبەتە کرێکی تایبەتن کرێی حکومی لە 0.54 بێ بەرامبەر لە 106.36. باش با بزانین ئەوانەی کە خاوەنی مڵکن لە هەموو هەرێمی کوردستان چۆناییە لە 170.15 خاوەنی مڵکی خۆیانن کەواتە بۆمان دەرەکەوێت لە 130 خاوەنی مڵک نین. کرێی تایبەت 21 وەکو پێشتر باسمان کرد کرێی حکومی 0.69 بێ بەرامبەر 7.56 ئەگەر ئەمانە کۆکەیتەوە ئەمسیانە تقریبن لە 130ەکە لە 170.15 خاوەنی مڵکی خۆیانن لە هەرێمی کوردستان. ئەوەی لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد ڕێژەی کرێچێتی بوو لە هەرێمی کوردستان.